بەناوی خوای بەخشندەی میرەبان بینەرانی عزیز خۆشحاڵم لەم ڕووماڵە تایبەتەدا بە ئێوەی خۆشەویست ئەگەمەوە هەوڵەدەین ئینشاءالله پشتیوان بەخوای گەورە هەموو ئێوارەیەک کاتژمێر حەوت ئەمڕۆ ببورن کەمێ دواکەوت بەهۆی بانگی پیرۆزی خەوتنانەوە لەگەڵتانە من بۆ شەن و کەوتکردنی تەواوی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق هەموو ئێوارێک میوانێکم لەگەڵا بێت شەنوکەوی بابەتی هەڵبژاردن و پرۆسی هەڵبژاردن و حەملەی هەڵبژاردن تاوتویەکەین هەوڵی ژەدەین بێلایەنانە باز لە تەواوی پرۆسەی هەڵبژاردن بکەین بۆ ئەمڕۆژ بەڕێز دکتۆر بێسوون حەمە ساڵح لێپرساوی مەکتەبی هەڵبژاردن و ئاماری کۆمەڵی دادگەری میوانی بەرنامەکەمە کاک دکتۆر سپاس بۆ ئامادەبوون. سپاس بەستانە دکتۆر تەمان بەڕێزت لێپرساوی مەکتەبی هەڵبژاردننی لە کۆمەڵی دادگەری هەڵبژاردنی پێشوش بینیوتانە لە هەرێمی کوردستان چی گوزەرە بۆ هەڵبژاردن هەمان کۆمسیۆن ئەم هەڵبژاردنەش بەڕێوە هەبات دڵنیاییەکان چۆنن لەلایەن کۆمەڵی دادگەریەوە بۆ بەڕێوە چوونی ئەم هەڵبژاردن لەلایەن هەمان کۆمسیۆنەوە. بەڵێ بەناوی خوای بەخشندەی میهرەبان سپاس بۆ جەنابتان سڵاو و بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیام دەستخۆشین بۆ هاوکارانی بەڕێزت. دیارە ئێمە کۆمەڵی دادگەری کوردستان بەو تێبینیانی کە هەمان بوو لەسەر هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان کە لە مانگی دەی ساڵی ڕابردوو ئەنجام درا و هەڵبژاردنە بەلای ئێمەوە هەڵبژاردنێک بوو تعبیر نەبوو لە دەنگی ڕاستەقینەی دەنگدەری هەرێمی کوردستان و ئەو کورسیانەی کە هاتەوە بۆ لایەنەکان بە تایبەت بۆ ئێمە ئەو دەنگانە نەبوو کە درابوون بۆ ئێمە بۆیە ئێمە کۆی پرۆسەکەمان خستە ژێر پرسیارەوە پرسیارێکی جددیمان لەسەر دروست کرد کە بە بایکۆتکردنی پەرلەمان کۆتاییمان پێهێنا و دەرەنجامەکانیش دیارن کە تاوەکو ئێسا کە چەندێک لە هەڵبژاردنەکە ڕۆیشتۆ نزیکە بێتەوە لە ساڵێک کە هێشتا پەرلەمانی کوردستان نەیتوانیوە یەک کۆبوونەوە زیاتر ئەنجام بدا کە کۆبوونەوە یەک بوو بۆ ئەوەی کۆمەڵی خەڵک موچەیەکیان بۆ ببڕێتەوە موچەکەیان بۆ بەسێ و هیچی تر بۆیە هەڵبژاردنە دەرکەوت کە هەڵبژاردنێکە هەمووی ساختەکاری بوو هەمووی پڕ بوو لە کاری نەشیاو بەنسبەت پرسیارەکەی جەنابەت ئێمە کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان لە عێراق جیهەتێکی تەکنیکیە بۆ بەڕێوەبردننی هەڵبژاردن ئەو جیهەتە تەکنیکیە کە ئێمە بە دوواداچۆمان بۆ کردووە لەگەڵ دەسوپەنجەیشمان لەگەڵ کارەکانیانان نەرم کردووە لە کەناڵەکانی میدیای شەوە ڕامانگەیان کۆمسیۆن کارەکانی خۆی بەباشی ئەنجامدا لەو ڕۆ تەکنیکیانەوە کە هەیە بەڵام ئەوەی کە لە هەرێمی کوردستان ڕوویدا ئەو دەستە سیاسی خاینەیە کە هەرێمی کوردستانی بەم ڕۆگەیان کە کوردستانی کرد دەژێر کۆمەڵێک قەیرانەوە کە هات دەستی بر بۆ ئیرادەی دەنگدەر ترسا لەوەی کە دەنگدەرانی هەرێمی کوردستان سزای بدەن چونکە ناکرد لە هەموو دنیا هیچ وڵاتێک نییە لە دواکەوتوترین وڵات بۆ پێشکەوتوترین لە ڕاست بۆ چەپ لە خراپ بۆ باش لە هیچ وڵاتێکان نییە دەسەڵاتێک خەڵک بچەوسێنێتەوە موچە بفەوتێنە خەڵک برسیکە خەڵک ناڕەحەتکە قەیران بە دوای قەیران بێنێ دەنگەکانی زیاوکە لە هەرێمی کوردستان ڕوویدا بۆیە ئەوەی لە کوردستان ڕوویدا ئەو دەستە سیاسیە چەپەڵە بوو کە کوردستانی والێ کرد کە دەنگی دەستی بر بۆ ئیرادەی دەنگدەری نابرێتەوە بەڵام ئێمە ڕەنگە ئەو ترێکا کە هەمان کۆمسیۆن بە ئیشەیە ئیداری و یاسایەکانی خۆی هەستا و هەنگاوەکانی بڕیوە ئێمە هەشت لایەنی سیاسی و یاداشتێکمان لە پارمان جیانزا لە ڕێی نوێنەری کۆمەڵی دادگەری بەڕێز کاک سەرا عومەرەوە ئاراستەی جیهەتی قەزا پەرلەمان هەموو حکوومەت لە عێراق کردەوە و یاداشتێش دراوەتە دەست بەڕێز سەرۆکوەزیرانی عێراق ئێمە ئەمانەمان هەمووی ئەوەی کە تەکنیکی بووە خەلەلی تەکنیکی دیاریبان کردووە خۆشبەختانە بەشی زۆری ئەو خەلەلانە چاکراوە خودی سەرۆکوەزیران بە دوای ئەو بابەتەوە ڕۆی لەگەڵ کۆمسیۆن ئیشی لەسەر کرد ئێستا هەڵبژاردننی عێراق جیاوازە لە هەڵبژاردننی کوردستان ئەو لە عێراق بۆ نمونە چاوەکان زیاترن لەسەرەوەی کە هەیە خەڵکی تر دەسەڵاتدارترە لەوانەی ئێرەوانەی ئێرە بۆ عێراق تەنیا شان ماچکردن و هیچی تر
لەوێ ناتواننەوە بکەن کە لێرە بەرامبەر خەڵکی خۆیان کردیان بەرامبەر بەهێزێکی سیاسی کاریگەری ناو پرۆسی سیاسی خاوەنی خەباتی شاخ و شاری وەکو کۆمەڵی دادگەری کردیان. بۆیە ئێمە تەمە ناکەین لەگەڵ لایەنەکانی عێراق لەگەڵ ڕێکخراوەکان لەگەڵ UN و تیمی یۆنامی UN ئێمە بەردەوام لەسەر خەتین کە نابێ ئەو کارانی کە پار کرا دووبارە بێتەوە. خۆشبەختانەوە گوتم تا ئێستا جێتە لایەنە تەکنیکیەکەی چارەسەر کراوەمێنێتەوە لایەنە سیاسیەکەی وە سیاسیەکەی ژێمە لە هەوڵداین لە هەموو ئەو هەوڵانەی کە چوینەتە بەغدا چ لە ڕێی نوێنەرمان لە پەرلەمانی عێراق چ لە ڕێی ئەو سەردانە ئاستی پەیوەندیە سیاسیەکانی کۆمەڵی دادگەری کوردستان ئەو بابەتانەمان بە چڕی بە ڕاشکاوی باس کردووە و هەوڵە دەین ڕێگر بین لەوە و هیوادارین ڕێگر بین و هیوادارین دوو هێزی سیاسی دەسەڵاتداری هەرێمی کوردستان کە دەسەڵاتدارێکی ناشەرعین چاویان لەوە نەبێت کە دەست ببەن بۆ شتی خراپ چونکە ئەگەر لێرە دەست ببەن ناوچەکانی دەرەوەی ئیداری هەرێمی کوردستان لە دەستەدەن چونکە ئێمە هێزێکی سیاسی نەمیشا وتومانە کورد پێویستە لە پێناو کوردایە هەمومان یەکدەست بین بتوانین بڕۆینە بەغدا بەڵام بەدیدی من پێم وایە من باشترە بم لە ئەوە خەڵکی کوردستانیش پێی وایە و دڵنیام لەوەی کە ئێمە نوێنەرایەتی باشتری خەڵکەکەین لە یەکێتی و لە پارتی لە بەغدا بۆیە دین ئەڕۆینە بەغدا بەڵام لە کۆتاییە هەرێمی کوردستان جوگرافیای هەرێمی کوردستان خەڵکی هەرێمی کوردستان بەرژەوەندی کوردستان لە پێش لە خاڵێکی سەرەوە دائانێن و ڕێز لەوە ئەگرین و کاری بۆکەین. باشە دکتۆر هەمیشە ئێوەی ئۆپۆسیۆن لێی ئەوە کەنیانی ئەو دەنگەی کە دەسەڵات دێنێ دەنگی ڕاستەقینەی خۆی نییە بە دیویکی دیکەشە ینی ئەزمموی ڕابردوو کاریگەری لەسەر تاک لە کۆمەڵگەی کوردیا دروست کردووە ئەم کاریگەریانە وا لە تاگەکە کە هەڵبژاردن بە بەدیل نەزانێ ینی گۆڕانکاری بێئومێد بێ لە گۆڕانکاری ئێوە قسەتان چیە لەسەر هۆشیاری تاک لە هەڵبژاردندا پێتان وایە ینی ئەگەر دەنگێکیش بۆی هەیە گۆڕانکاری دروستکات خۆی هەڵبژاردن سەرەتا هەڵبژاردن مافە مافێکە هەموو وڵاتیەک مافێکی هەیە چەند ساڵێک جارێ مافە بەکارێنێ و ئەچێتە سەر سندوقەکانی دەنگدان و دەنگی خۆیەدا بە ولایەنەی کە بڕوای پێێتی بەڵام ئێستا لە هەرێمی کوردستان هەڵبژاردن ئەرکە لەبەرەوەی بۆ ئەرکە لەبەرەوەی کە هەرێمی کوردستان ئێستا دوو هێزی سیاسی لە هەرێمی کوردستان ئەوەی خراپە بێنایانە بەسەر کوردستان ئەوەی لە بەغدا بەرژەوەندی خۆیان زیاتر هیچیان نبینیوە تەنیا بەرژەوەندەکانی خۆیانیان بینیوە کاریان بۆ بەرژەوەندەکان کردەوە بەرژەوەندەکانیان بەدیەناوە بۆرە لە بەغدا بۆ نمونە کاتێک کە بەس لەو کتێبەی کە پۆڵ بریمەر حاکمی مەدەنی ئەمریکی لە عێراق لە ساڵانی 2003 و 4 و 5 کە لێرە بۆ باسی کردن هات لە کتێبەکەی ئاڵێ یەکجار نەمبینی کورد ناڕازی بێ لەسەر شتێک کە تایبەت بێ بۆ هەرێمی کوردستان کاتێک باسی پارەمان کردایەوە بەرژەوەندی خەڵکمان بخستایەتە مەرتەچیەوە کورد لەسەرەوە هاتە دەنگ ئەگەر لە 2005 جویان کردبێ کە لەو کاتە شتێکە بوو کە ئەوان هەندێک چاوپۆشیان لێ کرد لە ئیسا هیچ شتێک نەماوە نەیکەن بۆیە سیر کە سەفیر داهاندرێ لە عێراق هەرەبێ یەکێتی و پارتی ئەوانە ئیتر خەڵکی پلەیەکنوە بێ ببنە سەفیر ببنە کەسانی حکومی لە کۆمسیۆن داهاندرێ نوێنەرانی هەرێمی کوردستان هەر یەکێتی و پارتی دادگای باڵای فیدراڵی نوێنەرانی کوردستان هەر یەکێتی و پارتی یعنی هەرچی شتێکری تەنیا بە خۆیان و خۆیان ئەگەر کەسێک لە خۆیان نەبێ هیچیش نەزانێت لە باشترین کەسی خەڵکی تر پێی باشترە بۆیە ئەم شتە خراپانە وا ئەکا خەڵکی هەرێمی کوردستان دەنگدان بە ئەرک بزانێ و ئەو ئەرکە زۆر بەجددی ئیشی لەسەرکاوە بڕوا ڕۆ یعنی ئاواتە خواست بێ بۆ 11 بێ بڕاتە سەر سندوقی دەنگدان کۆتایی بەم قۆرخکاریە بەم حکومە ناشرینە بەم سیاسەتە بەرژەوەندی خوازی تاکگەرایی دوو هێزی سیاسی لە هەرێمی کوردستان بێنێ بۆیە بەڕاستی پێم سەیرە دەنگدەری هەرێمی کوردستان ئەو نائومێدی کێ بڵاوی کردوێتەوە دەسەڵات بڵاوی کردوێتەوە چێ موچەی خەڵکە بڕێ دەسەڵات چێ لەگەڵ بەغا ڕێک ناکەوێت ئەو دەسەڵاتە چێ بەرژەوەندی خۆی لە پێشەخە ئەوان خۆ ئێمە نین
ئێمە بەرژەوەندی خۆمان قەت نەخستێتە بەردەم پێش بەرژەوەندی خەڵکی تر لە کاتێکە خەڵک یعنی ڕابردوومان شایەتە لەسەرەوەی کە ئێمە چیمان کردووە لەوەی کە ئەگەر شتێک مافی شخصی یان کەسێکمان بوو بێ یان حیزبەکەمان بوو بێ کاتێک کە ویستم زانیمانە بەرژەوەندی هەرێمی کوردستان شتێکی ترە خوازێ ئەوەی تریانمان هەڵبژاردەوە با ئێمەشی تێدا نەبوو بین بەڵام ئەوە خەڵک ئەبێ بەڕوونی ئەزانێ ینی بەشێکی ئۆپۆزیسیۆنیش هۆکار نییە بۆی کە بەشێک لەو بێهیواییە مەسەڵەن هێزی ئۆپۆزیسیۆنە بینین بە ناوی ئۆپۆزیسیۆنەوە غەیری دەسەڵات مەبەستن ینی کورسی باشیشی هەیە بەڵام جوڵەکانی ئەندام پەرلەمانەکانی شتێک نین جیاوازی ببینی کە ئەم ئەندام پەرلەمانانە گیان کەیتەوە لەگەڵ ئەندام پەرلەمانێکی دەسەڵاتدا هیچ جوڵەیەکیان لێ نابینی هیچ دەنگێکی جیاواز نابینیت ینی ئەمەش خۆی بەشێک نییە لە بێ ئومێدکردنی ما سەراویستم ڕێک ئەوە باسکەم ئێمە لە هەرێمی کوردستان هەر ئەو دەسەڵاتە کە یاریەکی خراپەکە دێت خەڵکێکە کاتە بەناو ئۆپۆزیسیۆن بۆ ئەوەی کە لە ئۆپۆزیسیۆنی ڕاستەقینە بدە یعنی ئەوە بۆ نمونە ئێمە لە ناچمەوە سەر ڕابردوو بەڵام ئەگەر بین لە هەرێمی کوردستان باسکەین ئەم شتانە لە سەرتاوە هەیە بۆ نمونە ئێمە کۆمەڵی دادگەری کوردستان کە درێژکراوەی بزوتنەوەی ئیسلامی پێشوو و بزوتنەوەی یەکبوونی ئیسلامی ئەوانەی کە هێناومانە لە نەوەویەکی ژێمە ئۆپۆزیسیۆنی ئەو دەسەڵاتە بووین بەرەی کوردستانی بزوتنەوە ئەو کاتە بزوتنەوەی ئیسلامیە بوو لیستی ئیسلامیە بوو و لیستەکانی ترە بوو لە هەڵبژاردننی یەکەمی 2005 کە لەمانی 2005 ئەنجام درا لیستی نیشتیمانی دیموکراتی بۆ کوردستان کۆمەڵی ئیسلامی کوردستان هاوپەیمانی کوردستان بۆ بەغا کۆمەڵی ئیسلامی بەتەنیا یعنی ئێمە توانیمانە بین زۆر بە ئازایانە زۆر بەهێزانە لەگەڵم دەسەڵاتە بین ئۆپۆزیسیۆنی بەڵام ئەو یەک نەبوونی ئۆپۆزیسیۆن یەکێکە لە زەربە یا لە خەسارەتە گەورەکانی ئەوەی کە یەکێتی و پارتی ئەتوانن جارێکی تر بەداخەوە بێن یاری بەو خەڵکەی خۆیان بە تایبەت بکەنەوە بۆیە بە دڵنیایی یەک نەبوونی ئۆپۆزیسیۆن یەکێکە لەو خاڵانەی کە پێویست بوو ئۆپۆزیسیۆن یەک بێ بۆ ئەمە کۆمەڵی دادگەری کوردستان هەموو هەوڵێکماندا هیچ بربەستێکمان نێشتەوە لە پێناو ئەوەی کە با ئۆپۆزیسیۆن یەک بێت و پێکەوە بچینە هەڵبژاردن بە یەک لیست بچین چێ نوێنەری کاممان دەرچێوا بچێتە بەغدا نوێنەری هەمومانە بەڵام ئەو بەرژەوەندی وای کرد کە هێزێک لە ناو گروپی ئۆپۆزیسیۆنە بێت بەرژەوەندەکانی خۆی بە ئەمیش بەداخەوە بە نەمەتی هەمان نەمەتی دەسەڵاتدار دەسەڵات کە بەردەوام لە لێیانە خوێنێ لە ڕۆ لە شوێنە ئاشکراکان و لە شوێنە نوێنیەکانی شا لە خزمەتیانە بێ هات بەداخەوە ئەویش ئەو هەوڵەی لەبار برد کردێ قوربانی بەرژەوەندەکانی خۆی و نەیهێشت ئەو لایەنە ئۆپۆزیسیۆنانە پێکەوە بن کە ئەمە لە سەرەتاوە ترسێکی باشی لە لای دەسەڵات دروست کرده بوو و دەسەڵات هەموو هەوڵێکی دابووە لە باربردنیەوە بەڵام بەداخەوە لەو ڕێگەیەوە توانی لە باری بە کە ئەمە بەڵێ لایەنەکانی ئۆپۆزیسیۆن پێویستە یەک گوتار بن یەگەڵوێز بن یەکرد پێکەوە بن ئەگەر ێسیش بە جیابین هەر لە ێسەوە بڕیار بێ کە ئێمە بڕیارە بۆ ئێمە یعنی ئێمە دڵنیاین لەوەی کە لە بەغدا نوێنەرەکەی ئێمە چی لە بەرژەوەندی هەرێمی کوردستان بێ لەگەڵ هەر هێزێکی ئۆپۆزیسیۆن لە بەغا پێکەوە بێ یەک دەسە بێ ئەو نوێنەرانەی ئێمە ئیشاڵا کە ئەچنە بەغدا ئەو نوێنەرانە ئابن کە بەرژەوەندی هەرێمی کوردستان واکەم بۆیە نابێ من دووبارەیەکەمەوە خەڵکی کوردستان هیچ شتێک ببێتە مای ئەوەی کە بێهیوا بێ لە دەنگدان پرۆسەی دەنگدان بخاتە لایەک کە هیچ حسابێکی بۆ نەکە بەڵکو پێویستە ئەو خراپەکاریانە هەمووی بخاتەوە پێشچاوی خۆی بێت ئەو شریتانە بێنێتەوە لە ڕابردوو بۆ ئەوەی بچێتە دەنگدانەوە دەنگی خۆی بەکاربێنێ. دکتۆر من پێشەوەی بێم بەرنامەکە نیوکاتژمێرێک پێشەوەی بێم بەرنامەکە بەناو لیستی ناوەکانە ڕۆشتم تەلەفۆنم بۆ 5-6 کەس کرد وتم ئەگەر ئێستا بەیانی بڕیار بێ بچین بۆ دەنگدان بەرنامەیەکمە لەسەر هەڵبژاردن تۆ یەک پێم وتن تۆچی بۆ دەنگدان چواریان وتیان هەر کارتمان وەرنەگرتوێتەوە باشە ئەو چوارەی کە وان پێوتم مۆزەفیشن بۆ معلوماتە دکتۆر موچەی بڕاوە
شەزموچێکی ڕابردووی خوراوە خزمەت گوزاری نییە پارێکی زۆری لە خزمەت گوزارەکانی ئەوەشی هەیە لێ وەرەگیرێ چی وای لێ کردووەم کەسە بە من بڵێت هەر کارتەکەشم وەرنەگرتوێتەوە ینی ئەمە بە باشترە زانێ وەک لەوەی بچێت دەنگ بدا ینی نەچێت دەنگدا باشترە وەک لەوەی بچێت دەنگدا مامۆستا سالار خۆی ئێستا خراپیەک لە کوردستان هەیە خەڵک هەنگوینی دەسەڵاتێکی گەندەڵی هەنگوینی ئێمە یعنی چایەکی تاڵی دەسەڵاتێکی گەندەڵی پێ باشترە لە چایەکی شیرینی خەڵکێک کە دیفاع لەوەکە یعنی بۆ نمونە ئێمە ئێستا کاتێک لە پەرلەمانی کوردستان حەوت کورسیوان لە پەرلەمانی کوردستان لە خولی پێشوو هەبوو لە پەرلەمانی عێراق نوێنەرەکەمان بەردەوام لەگەڵ ئەو خەڵکە ناڕازیە بووین لەگەڵ لە شەقام بووین بەردەوام هاوکاریمانەکردن بەڵام کاتێک کە یعنی داواکاریەکان سەقفی داواکاریەکان لە ئێمە زۆر بوو یعنی کاتێک سەیری سەقفی داواکاریەکان تەکرد زۆر زیاتر بوو لە حەوت کورسی و لە 15 کورسی و لە 20 کورسی و لە زیاتریش یعنی خەڵکەویت تۆ بە حەوت کورسیەوە وەرە بەرامبەر 40 کورسی بجەنگێ کاکە تۆ بەقەوت حەوت کورسی دەنگت بە مندا وەرە کاکە تۆ بە یەک نوێنەرەوە لە بەغدا بڕۆ بەرامبەر 63 لایەنەکانی تر و 328 تر بجەنگێ کاکە تۆ یەک کورسی توانی و دەنگ بە من بدەیت بۆیە بەڕاستی ئەو خەڵکە بەڕێزەی کە بەو جۆرەی وەڵامی تۆیان داوەتەوە لێرەوە من پێیان ئەڵێم ئەوەی ئێوە ئەتانوێت خزمەتە بە یەکێتی و پارتی و هەدیەیەکی زۆر باشە پێیانەدەن کوچنکە ئەو ئاواتێتی هیچ کەسێک نەچێ بۆ دەنگدان جگە ئەوانەی کە ئەوان هەیەیان جگە ئەوانەی ئەوان دەستیان گرتووە بەسەر نان ژیانیا بەسەر قوت یا بەسەر کەرامەت یا بەسەر شخصیت یا بەسەر ماڵ یا بەسەر هەموو شتێکە ئەبێ چی وت بەگوێ بکە جارێکیان ڕۆیشتم بۆ بنکەی دەنگدانی خۆمان بۆ ئەوەی کە چێکی کارتی دەنگدانی خۆم بکەمەوە بۆ ناوەندی دەنگدان سیرم کرد پیاوێک لەوەیە ئەم پیاوە کارتەکانی نەهات بوویەوە هەر ئاهاتە ژوورەوەیان و کوا کارتەکە ئەو کارت مۆزەفەکەی و کاکە خاوەحجان کارت نهاتوێتەوە ئەچوویەوە دەرهۆ دوای تۆزێ هاتەوە دوای تۆزێتر ئەڕۆیشتەوە من لی تێگەیشتم یەکسەر زاری من پیاوە سەر بە هێزێکی دەسەڵاتە زەختیان لێ کردووە ئیلا ئەبێت تا ئەو سعاتە کارتەکانی باوتە خاڵەوەتی بەڵێ وتمەوە فلان لە فلانە شوێن پیاوەتی بڕۆ کارتەکانە بێنەوەتی ئەرەوەڵە وتم بە مۆزەفەکە کاکە شتێکی بە بنووسە بە قورئانەمە فەقیرن نانی خۆی و ماڵ و مناڵێ بڕن ئەوە ئەو دەسەڵاتەیە کە بانگەشەی دیموکراتیەک دەکات یعنی من یەکەم ڕۆژی بانگەشە وتم لە هەندێک لە کەناڵەکانی میدیا هیوادارم پارتی دیموکراتی کوردستان یەکێتی نیشتیوانی کوردستان تەنیا بێن با خەڵک حاکمێک بێ لە بیان ئەگەر توانیان لەگەڵ بەڵێنەکانی خۆیانە ڕاستکەن ئەو بەڵێنانەی ئیسە داویانە بۆەوەی کە بانگەشە چۆنەکەن ئەتوانن لەگەڵەوە بەڵێنە گەوران یەکێک لە بەڵێنەکانی دیموکراسی دەسا و دەستکردنی دەسەڵاتە بە دڵنیایی بۆ ئەوە ئەوەندە 34 ساڵ لە حکومڕانی کوردی بۆ دەسا و دەستکردنی دەسەڵات ئەوەندە لەسەر شانیان قورسە کە خۆیان لەسەر بنەمای ئەلمانێت و دیموکراسیت بانگەشەکەن هۆکارەکە چییە ئەوە ئێوە لێتانە ترسن لە ئۆپۆزیسیۆن گوایە ئێوە ناهێڵن لە وڵاتەیە بژین ئەم کەسانەوە ناهێڵن ئۆپۆزیسیۆن ببێ بە بەدیلی ئەوان یاخود نەخێر ئەمان لە پشت ئەم دەسەڵاتەوە مەرامێکی تریانەیە ماوە ساڵارەبان دەسەڵات ئەمانەی کە حکومڕانیەکەن لە کوردستانە بازرگانن یعنی ئەم بازرگانانە هەموو هەوڵێکەدەن بۆی بازرگانیەکەیان بەردەوام بێت بازرگانەکەی ئەو بۆ بەردەوام بێ کە ناوی فلانی سەرۆکی فلانی فیسار بێ یعنی بەڕاستی وایە یعنی من ئەگەر سەرۆکێک بێ خەڵک ئەگەر یعنی سەرۆکێک بێ هەموو ڕۆژێ بزانێ یەک بە هەزاران خەڵک نعلەتی بۆ بنێرێ یعنی زۆر سەیرە ئەگەر بمێنێتەوە لەو دەسەڵاتە یعنی زۆر سەیرە پێش ێزانێ ئەمانە ئەو شتانە نابیستن نە گوێیانەیە ببیسێ نە چاویانەیە ببینێ چاویان کوێرە لە ئاستی هەموو بینینێکی خرە ئەوەی کە دژی ئەوانە گوێیشیان هیچ شتێک نابینێ نابیستێ بۆیە ماوە سالار ئەو موچەخۆر نییە تا خەمی تا بزانێ ژیانی موچەخۆر لەکوایە ئەو بە ئارەزوی خۆی چۆنی بوێ لە هەر پارەیەکی ئەم سەرزەویە لە هەر عوملەیە کە هەیە لە سەرزەویە هەر کامیانی بوێ بە هەرچەند بوێ لە خزمەتیایەتی
مناڵەکانی قوتابی نین بچنە مەکتەبی قوتابخانەیەکی حکومیەوە بایکۆتی تیاابێ بڕاتەوە هاوار کا بەسەر باوکیا بڵێ بایکۆتە دەوام نییە ژیانم تااقەتی نەماوە نە ئایپاد نەچی تااقەتی نەماوە لە ماڵە مناڵەکەی ئەو بەشێکیان ئەگەر زۆر ئەینێرێتە وڵاتە نەک لە لێرێتە وڵاتانە خوێنێ یعنی لە وڵاتانیش بووە نمونە حەقلی بۆ ئەگرێ بۆ ئەوەی کە یاری تیا بکە حەقلێکی تری بۆ ئەگرێ بۆی کاتەکانی بەسەر بە شوێنێکی بۆ ئەگرێ بۆی مەلەی تیا بکە شوێنێکی بۆ ئەگرێ کە ژیانی لەگەڵ ئاژەڵ و ئەمانە بەسەر بە هەموو شتێکیانەیە بۆ خۆیان بۆیە ئەمانە ناویان لە خۆیان ناوە دەسەڵات ئەوەی ناوی لە خۆی نابوو دەسەڵات و دەسەڵاتی بە ناشەرعی وەرگرت بوو لەژێر زەخت و زۆر ئاوەری گرت بوو لەژێر چەکمە ئاوەری گرت بوو بە زەبری تفەنگ وەری گرت بوو ئەوەیە هەموو شتێکە کاتە قوربانی و بەرژەوەندی خۆی خاتە پێش هەموو شتێکەوە ئەو زۆر گوێی نییە ئێستا هەموو کوردستان بمرێ هیچ کێشەی نییە ئەو ژیانی تەواو ئەو گوێی نییە گەنجەمووی بڕات و بکەوێتە ئیجە و بخنچەوە بێ بە تەرمەکەی یان بێتەوە لای دایک و باوکی بە ساردی بگریە بە سەریایان ئاهی بۆ هەڵکێشە خوازانێ لەکوێ خەمی لێ نییە ئەو خەمیەوەی نییە خەڵک ئەڕوا ناڕوا خەڵک خۆیە کوژێ خەڵک بێزارە بێ ناڕەحەتە بێ هیچ خەمێکی نییە ئەجینا کاری بۆ کرد ئەجینا بەرنامەی بۆ دانا ئەو خەمی ئەوەی نییە ڕێگەی کوێرەدەیەک چاکە بۆی جوتیارێکی داما و بە ڕێگەیەکە بڕوا بۆ کشتتوکاڵەکەی کە بتوانێ بڕوا کە قاچی دەجار نەکەوێ بەلا کە تای سیارەکەی بەشی چەندمانێک بکە خەمی ئەوەی نییە ئادی بابێن بەڵام خەمی ئەوەیەتی ئەگەر شوێن یەگەم بڕوا لە یەک ساڵا یەک جار بڕوا بۆ ئەوەی 5 دقە شوێنێ ببینێ قیرتاوێکێکا زۆر خۆشترە لە نێوان ڕێگەی نێوان شارە گەورەکان بینی وانە بە چاوی خۆوان بابێ یاڵ ئەو گوندەکانی شارباژەر بەشێکیان هۆکاری یعنی هۆکارم بۆ ئەوەی کە بەرهەم بخەنە ناو بازارەوە ئادی بابڕین سەیری جادەکانیان بکەیت بەشێکی زۆریان ئەو جادانن کە سەدام بۆەوە دروستی بۆ شەڕ دروستی کرد تاسی ژوک خۆیانە گوندەکانی هەورامان گوندەکانی قەرەداغ گوندەکانی گەرمیان هەموو شوێنانە بەشەکان بەشێکی زۆری پارێزگای دۆک پارێزگای هەولێر ئەو شوێنانە نین کە ئەوان ینی پێ ئەچنە ناوی هەمووی وێرانەیە ئێرە بۆیە ئەم بە ڕێزانە ئەمانە خۆیان کە ناوناوە من ئەڵێم دەسەڵات نین بە هیچ جۆرێ بازرگانن و ئەم بازرگانانە هەموو شتێکن بۆمانەوەی خۆیان باش بێنە سەر کاروباری ئێوە لە مەکتەبی هەڵبژاردن دەستان کردووە بە بانکەشە بۆ کاندیدەکانتان حەملەتان دەست پێ کردووە ماوەسەڵارێمە هێزی سیاسین هێزی سیاسی بەشدار لە پرۆسی سیاسی بەردەوام کارەکە بۆ ئەوەی کە لەناو بەرنامەی بدەست و پەنجەنەر بکە لەگەڵ ئەو ڕووداوە سیاسیانی یەتێ بەردەمی لەگەڵ ئەو بەشداری و کارانی دێتە بەردەمی ئێمەوە خۆمان بەردەوام لەگەڵ کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن وەک لایەنی تەکنیک و بە سەرپەرشتیاری کارەکە لە ڕووی تەکنیکیەوە لەگەڵ یانین بەڵێ لە یەکەم دەقەوە کە کۆمسیۆن ئەو خشتە زەمەنی داناوە بۆ کارکردن ئێمەش بەپێی خشتەکانی ئەوان بەپێی داواکاریەکانی ئەوان بەردەوامەڕێ ڕاستە ئێمە بەشەی کۆنگرەی کرد کۆمەڵی دادگەری کوردستان و لیژنە هەبوو ئێمەش وەک مەکتەبی هەڵبژاردن پشکی شێرمان بەرکەوتەوەی کە بتوانین بەشدار بین لە ئامادەکاریەکانی کۆنگرە بەڵام ئەمە نەگەیشتاوەی کە ئێمە بۆسین لە کارەکانی ترمان هەموو ئەو ڕێککارانی کە بۆمان دانراوە یەکێک بووین لە هێزە یەکەمینەکانی سەر ئاستی عێراقەوە خۆی جێبەجێمان کردەوە بە باشترین شێوە چ لە سلێمانی چ لە هەولێر چ لە دووەک لە ڕێی من وەکو خۆم کە بەرپرسی مەکتەبم لە هەمان کاتا پێدراوی فەرمیم بۆ کۆمەڵی دادگەری لە عێراق و نوێنەرەکانیشمان لەو پارێزگانە ئیشەکانمان کردووە بۆیە ئامادەین بەڵێ بۆ هەڵبژاردن و کارەکانمان دەست پێ کردووە بانگەشە لای ئێمە هەموو ئەوانی کە ئامادەن کۆتاییمان پێێناوە بەپێ و بڕیاری کە ئەنجومەنی سەرکردایەتی دوێنێ لە کۆبوونەوەی نائاسایی خۆی تایبەت باڵبژاردن داوێتی ئەو بڕیارە لە کاتی خۆی بەپێی ئەو خشتەیە کە ئێمە لیژنەی باڵای هەڵبژاردننی کۆمەڵی دادگەری کوردستان کە بەردەوامە لە کۆبوونەوەکانی جێبەجێیەکەین بە پشتیوانی خوای گەورە دەست خۆش بێ دکتۆر قسە چییە بۆ هاوڵاتیان لەوەی کە ئەم هەڵبژاردنە بۆ پەرلەمانی عێراقە بۆ ئەوەی لە کوردستان بینیمان ئێوە تێبینی زۆرتان هەبوو بۆی ئەم تێبینیە
دەوترێت هەمیشە من لە کاتی هەڵبژاردنەکانە بۆ بەڕێست و زۆرێکی شارەزای بواری هەڵبژاردن کە دێنە ناو ستۆدیۆ لەگەڵیان گفتوگۆکەم ئەڵێن کەمی ڕێژەی هەڵبژاردن هەمیشە کاریگەرە بێ لەوەی کە خەڵکی بەشداری ناکات دەسەڵات دەتوانێت زۆر ئاسانەتر یاری بەم دەرەنجامانەوە بکە. قسەتان چیە بۆ بەشداریکردنی هەڵ؟ بەڵێ لەو تەلەفۆنانی تۆ جوابتە دەما باشە. ئەو کەسانی کە جەنابەت تەلەفۆنت بۆکردن دڵنیا بە یعنی ئەگەر هیچیان لەوانەیە یان هیچیانیان کەمێکیان سەر بە هێزە دەسەڵاتدارەکان ببێ کەواتە کاتێک کە کەسێک دەسەڵاتدارەکانی ناوێ ئەوێ سزایان بە بەڵام ناڕوە دوو زەرەرەدا زەرەری یەکەم ئەدا لەو هێزەی کە ئەوێ بڕۆ دەنگی پێ بدا و نایدا زەرەری دووەمیش دەنگێکی دەسەڵات زیاوەکە یا دوو زەرەرەدام کەسە وازانێ نەڕواساییە بەڵام کە تۆ ناچی دەنگێکی ئەم کەمەکەی لە بەرامبەر ئاو دەنگەکەی زیاوەکە چۆن زیادە بێ بۆ نمونە ئەم بڕوە ئەم دوو هێزە نۆیان هەبێ یەکی نۆیان هەبێ باشە کە ئەم ئەگەر ناچێت یەکسەرەوەی ئەوە بێ بەدا ئەمە لە جێ خۆی مێنێتەوە یەکسەر ئەی باتەوە تۆ سزای ئەمەدا ئەویشت شاباش کرد کە بردیەوە ئەمە بەشێکی بە کورتی بەڵام بەشێکی تری ماوەسە سالار بەغدا چەقی یەکلاییکردنەوەی سەرجەم کێشەکانە پەرلەمانی عێراق تاکە ئۆرگان تاکە دامەزراوەیە باڵاترین دامەزراوەیە لە عێراقا کە بەردەوامە لە ئەرکی چاودێریکردنی خۆی ئێمە بین ئیوان سەرۆکی پەرلەمانی عێراق کاتێک کە قەزا لە عێراق ڕێڕەوی خۆی گرتەوە سەرۆکی پەرلەمان کۆبوونەوەی بەڕێوە برد هەر لە ئەسنای بەڕێوەبردنی کۆبوونەوەکە قەرارەکەی بۆ دەرچوو لە سەرۆکایەتی پەرلەمانیشی خست و لە ئەندامەتی پەرلەمانیش نەگەر سەرۆکایەتی پەرلەمان ئەی لێرە یعنی ئەرز و ئاسمانی فەرقە بۆیە ئەبێ ئێمە بڕۆین پەرە بەو شێوازی حکومڕانی و بەڕێوەبردنەی بەغدا بدەین بۆ ئەوەی لەوێەوە سزایم گەندەڵکارانی کوردستان بدەین ئێمە چ جۆرێک لە پەرلەمانتارمان پێویستە بۆ بەغدا ئێمە پەرلەمانتاری بوێرمان پێویستە بۆ بەغدا پەرلەمانتارێکمان پێویستە کە سەڵ نکاتەوە لە هیچ پەرلەمانتارێکمان پێویستە لە بەغدا بزانێ بەرژەوەندی کوردستان لەکوێیە قسە لەسەر بەرژەوەندی کوردستان هەموو پەرلەمانتارەمان هەبوو بۆ ئەو بەرژەوەندی کورد لە موچە لە بوجەلەوە هیچی بەدی من پێم وتی ئەو پەرلەمانتارانە سەر ئەو دوێزە بوون هیچ کامیان موچە خواردنین تاخەمی موچیان یەکەم خۆیان بە تەوتین کراوی لە بەغایکەنە چەندکەی باخەڵیان لە کارتەکانیانە دووەم مناڵەکانیان و خزم و کەسوکارەکانیان لێرە هایلای ڤژی هیچ کێشەی نییە بۆیە ئەو خەمی ناخوا نازانێت نەک پەرلەمانتارەکەی ئێمە 50 تەلەفۆنی بۆیە چلیان ئەڵێ کاکەوەڵاو پێویستم بە 100,000 بۆ حەبوو 200,000 بۆ فلان و 20,000 بۆ نەوت و 10,000 بۆ ئەوە و 10,000 بۆ ئەوە و ماڵەیە ناسم هەر مریشکی نەخواردەوە مانیە و دێک کاکە بە قوربانە هیچ باخەڵی خۆی خاڵیە بێ ڕاکە بۆ دەستگای بەخشینیش کاکە بە قوربانە وەرن فریان بکەون ئەمانە هەن یعنی ئەوان ئەوە نین ئەوان ئەسڵەن تەلەفۆن جواب نادەنەوە ئەسڵەن ڕقەمەکانیان کەس نایزانێ ئەسڵەن نازانن خەڵک لەکوێیە کاتێک کە 4 ڕۆژ پشوویەیە نایەتەوە لە سلێمانی یان لە هەولێریان لە دووەک بژیە ڕات خوازانێت چێ بۆ چ وڵاتێک کامیان خۆشە ئەچێتە ئەویان وە کامە گرانە ئەچێتە ئەوە بۆ ئەوەی لەوێ سەرفی بکە وە نایە ئەمانە بکە کە نایەتەمانە بکە هیچ باکی نییە بەوەی کە لێرە چی هەیە بۆیە ئەوەی هیچ بەرژەوەندی خۆی ئەوەی کردووەکە هیچی لەبیر نامێنێت کە مامۆستا کێشەی چیەتە قوتابی کێشەی چییە کەرتی تەندروستی کەرتی خزمەت گوزاری کەرتی شارەوانی هەموو کەرتەکان کێشەی چییە تۆ زانی ماوەن ساڵارپار خەڵک ڕۆژ بۆ بەغدا بۆ خۆپیشاندان بۆ خۆپیشاندان نەیانیشت خەڵک بچێتە خۆپیشاندان ئەگەر مرد بوونایە ئەگەر لە خۆیان نەترسەی نایە پێشی خەڵکە کەوتنیان بردنە بەغدا بەڵام بۆچی نەیانهێشت چونکە ئەیانزانی بچێتە بەغدا ئەو عیب و عاری کە ئەمان هەیەە کە بەداخەوە بەغدایش بەشی کێزانێ لێ بێدەنگە ئێمە ئەمانوێن نێڵین بەغدا بێدەنگ بێ لەمانە ئەمانێ بەغدا ئەمیشە دەنوچێکی تیژ بێ لە سەریان ئەگەر نەیان توانی کارکەم بە شەق پیان بکە بە زەبری یاسا و بە زەبری ئەوەی کە ئەوان پیانەکرێت بیکەن. دکتۆر ئەو پەرلەمانتارە زۆرەی حیزبەکان کە لە بەغدان هەرم کەسانە کە موچیان بڕاوە موچیان خوراوە مافیان زەوتە کرێت دەنگیان پێداون با من پێم وتیوتم نمونونەکەی تۆوەیەنمەوە هەر ئەمانن بۆیە ئەمانە
وەکو پێم وتی کۆمەڵگا ڕەوای ئەم جارە هەمان ڕێژەی دەسەڵات بچێتەوە سەیری کۆمەڵگە مامۆستالار دوو بەشە بەشێک ئەتوان بڵم سێ بەشە بەشێکی ئەوەیە مەبدەیەن ئەو هەر هێزێکی ئەوێ و لەگەڵیەتی تر کەمیش بێم ئەوێ ئەوە بەشێکی بەشێکی تری بەشێکی تری ئەوانن کە بە زەخت چەند بە زەختی ئەوەی کە کابرا زۆر پێسەیرە کابرا پرۆفیسۆرە یاریدەدەری پرۆفیسۆرە دکتۆرایە ماستەریە بەکالۆرۆسیەیە خوێندنی تەواو کردووە خاوەنی پیشەیەکە کەسێکی زۆر لێوە شاوەیە ئەڕوا بە نەخوێنەوارێک واستەکە بۆی تەعینی بکە تۆ کاتێک کە بە نەخوێنەوارێک واستەکەی بۆی تەعینتکە ئەبێت لە ژێر ئەمری ئەو نەخوێنەوارابی چۆنت ئەوێنێ و ئەدبا چونکە کە تۆ چیتە ئەوێ ئەڵێ کاکە وەرە واکەی باشەوە ناکەی خوافیزت بێ ئەمیش هیچ یەقینێکیشی نییە بە قەدەری خوایی من تۆ فلان ئەو مۆزەفە خوا بۆی یعنی خۆت هەوڵت داوە قەدەری تۆ لەویایە هەموو دنیا کوێتەوە بۆیە بیەوێ و قەدەری تۆ عکسی کاتەوە گەر خوا نەیەوێت هەموو دنیا ناتوانێت عکسی کاتەوە بە پێچەوانشەوە ئەگەر خەڵکێک بیەوێت تۆ بتەوێت شتێک هەر بەدەست بێنی خوا نەوێ بەدەستی نایانی نەگەیشێتی و پارتی واستت بۆ بکە هەموو ئانێشی ئەوان پشتی پێبەسن ناتوانانی بەدەستی بێنی بۆیە ئەمە ئەبێ وەلا و بەڕایە خەڵک ئەبێ کۆتایی بلای خۆیە نابێت و ئەمانە کاتێک گوتم بەشەکەی تری کۆمەڵگا کە ئەهلێکە هەموو شتێکی بە واستەیە ئەبێ ملکەچیەوە بێ بەشی سێمی ئەوەیە کە دژی ئەمانەیە و ناڕازیە لەمانە بەداخەوە ئەم بەشش پەرتەوازەیە بەوەی کە گۆرانی ئەوان وای کردو ئەم بێدەنگ بێ بەی ئەوان تێکەوێ یعنی من هەموو جارێ هاوارێکم نایەت بەگوێ منکە یەت ئەڵێ ڕوودا و فلان فیسار ڕووەدا لە شوێنێک لەوێ کەناڵێکی ڕاگەیاندن باسێکە یەکسەر ئەڵێ ئەوە بوو ئیتر نایەت بێ بڵێ کاکە چێ هۆکاری زۆربوونی کوشتنە لە کوردستان ئەمانە بوو ئەمانە لەبەرەوەی خەڵک باخەڵی خاڵی یەک دنیا کێشەی هەیە قەرزارە مناڵی هیچی نییە بۆیە ناچار ئەوێ کۆتایی بەوە بێنێ کە ژیانی خۆی کۆتایی پێبێنە باوکو هیوای وایە دوای مناڵەکانی بەهەتیوی خەڵک بەخێویان کا لە ئێسی باشتر بێ ئەمانە هۆکاری ئەو شتانە نەک منێ گۆکاری ئەوە بم یعنی ئەمە پێم خۆشە خەڵکی هەرێمی کوردستان چاوکراوەتر کاکە منت بەدڵ نییە لە هێزی سیاسی و پۆستێن یەکێکی ترە دەربەدڵە معقول نییە خاڵکێک کەسی بەدڵ دەبێ یعنی ڕۆژێک لە ڕۆژان نمونەیەکێکی چارمە مامۆستالا ڕۆیشتم بەسەر چاو ئەچم بۆ دەوام لە ڕێگا کەسێکم سەرخست دەستی لێ ڕاگرتە و سەرم خست نازانم زانی من چۆنم یان چۆن ئەم دەستی کرد بە ئیتر قسەی ناومێدی و ئەم ێزانە و کورە ئەم خەڵکەوە ئەم ئیسلامیانە و نازانم چی هیچ ناکەوتم خاڵە وتم فلانەکە زوتی ئاوتم تەواوەتی ئاوتم دڵنیایی هیچ ناکەن وەسا وتم ئەی فلان فیساری پرۆژەی ئێوە وەڵا کابرا نزیک بوومەوە لەو شوێنەوتی فلانە شوێنم پێویستە بڕۆم بانقی فلان منیش وتم ئەو شوێنە بامزانی بوو بەس ئاماژەیە وتمەوە تا لە فلانە شوێن وتی نا ئەوەی موچەی لێدرێ وتم بۆ وتی وەڵام من تەقاوەتی هێزی فلانم وتە تۆ لەکەی وەقساڵی ئەی تەقاوەتی هێزی فلانی بۆ لەسەر بنەخوێنی بە قوربان بۆ لەسەر ئەو ناخوێنی کە موچەکە و لەوانەیە هەر پێشمەرگایەتی شت دەکردوێ لەوانەیە منت ڕاو نابێ کاتی چیویا بارانیان کاتی ئەنفال داماوێت کە دڕاو نابێ ئێستا جێ بەشتازارەخێتە گیرفان و ئێسەی قسە بێمای بۆ قسە بوو ناڵی بۆیە ئەمانە ئەوانن بەشی چارەوانن بۆیە ئەمە هیوادارم ئەمە کۆتایی پێبێ هیوادارم خەڵکی هەرێمی کوردستان بڕواتە دەنگدان بڕوا کارت وەربگرێتەوە سزایم دەسەڵاتە بدا بۆ ئەوەی ئەمانە چیتر ئەگەریش بچنەوە بەغدا بەو لووتبەرزیە نەچنەوە بەغدا بە لووتبەرزی نەچن ئالووتیان ڕێکی خۆیان ببینەوە بۆ ئەوەی کەچوون لەوێ بزان نوێنەرایەتی کوێەکەن دەستخۆش بەڕێز دکتۆر بێسون حەمە ساڵە لە برسایی مەکتەبی هەڵبژاردن و ئاماری کۆمەڵگەکەی زۆر سوپاسماندوم بینەرانی عەزیز سوپاس بۆ ئێوە شتاوەکو ئێستا بینەروان بەخوای گەورەتان ئەسپێرم کاتێکی خۆش دەستخۆش دکتۆر گیان